ئەم باسەمان تقریبا بە جۆرە پەیوەندی بە باسەکەی پێشووترمانەوە هەیە هاوڕێ ڕەحمان ئەویش دانوستانی ڕاستەخۆی ئەمریکا و جمهوری ئیسلامیە تاکو دە ڕۆژێک لەمەوە بەر جمهوری ئیسلامی بە هەموو جۆرێک ڕەتیە کردەوە کە دانیشتین ڕاستەخۆ لەگەڵ ئەمریکا ئەنجام بدرێ و بە شێوەیەک هەڕەشەشیە کرد کە ئەگەر پەلامار بدرێمەوەمانەم نەتوانم پەلامار بدەمەوە و بنکە سەربازەکانتان لە ناوچەکانە لە دەستڕەسی ئێمەیە دەستمان پێیان نەگاتوانی لیان بدەین بەڵام خێرا و لە پڕێکاوە سەرنجڕاکێشی ژەوە بوو لە حزوری نەتەنیاهۆیە کە چوو بۆ لای ترامپ دیارە بەشکم ئۆکەی ئەوە وەربگرێت کە پێکەوە لە ئێران بدەن و ئەم شەڕە لەگەڵ ئێرانە بکەن لەبێت لە بەرچاوی میدیاکانە بە شێوازێک کە ئینسان لە ئەوەی بۆدی لانگویج یار زمانی لە شولاری دەموچاوی نەتەنیاهۆ هەستێ کرد کە نەتەنیاهۆ ئەسڵەن کەوتووە بەسەر مۆزوعەکەیە بە جۆرێک بووی چاوەڕوان نەکراو بوو کە ئەم قسەی ترامپ لەوێ کرا کە ئێمە شەمەی داهاتوو دانیشین لەگەڵ ڕاستەخۆ لەگەڵ ئێرانە دانیشین و دانوستانەکەین و یاخود دانوستان ناکەین ناوێکی تریان لێ نابار حاڵ وتوێژەکەین یاخود دیالۆگەکەین بەم جۆرە نەک دانوستان بە جۆرێک بۆی شۆک بوو کە ئەمە لە پڕێکە ئەمە ڕوویدا پێشینەی نەبوو پێشتر پێی نەوترا بۆ ئاگادار نەکرابەوە دواتر دوێنێ دیارە بۆ چاکردنەوەی ئەو دۆخەبووە بۆچی ترامپ دووبارە قسەی کردوتەوە دێتی ئێماچین بەرە و دانوستانی ڕاستە و خۆ بەڵام ئەگەر ڕێک نەکەوین و وەخت و ڕێگایەک نەکەینەوە ئۆفشنەکەی ترمان لێدانە لە ئێران بە سەرکردایەتی ئیسرائیل بە دەست پێشخەری ئیسرائیل ئەم شتەش گوتراوە ئەمە تازە ئەم لێدوانە پێما بێ ئەمڕۆ من لە میداکانە بینیم کە بە جۆرێک دۆخەکە پڕە لە ئاڵۆزی لە مەشا من وازانم ترامپ لەم بابەتەشەوە زۆر بە ڕوونی دیار نییە چیەکە بەڕاستی ئەوەی کە سیاسەتێکی دانراویە بێ من خەریکەمەکەومە گومانەوە ترامپ لە بابەت هیچ بابەتێک لە دنیاە ئەو سیاسەتە زۆر ڕۆشن و دیار و ئاشکرایی نییە هەر بۆیە زۆرتر هەستەکەی شت لە پڕادەرە پەڕێنێ بەبێەوەی پێشینەی هەبێ هەر ئەوەی کە بە نەتەنیاهۆی لەگەڵ ئەردۆغانە ئاشتانەکەمەوە ئەتوانم چاکتان کەمەوە بەڵام تۆژە بێ عاقڵ بیت و عقلانە بەرخورد بکەیت و ئەوانە ینی کۆمەڵێک دەربڕینی هەیە ترامپۆوانەکە هیچەوە هیچ لە ئوسوڵی دیبلۆماسیەوە ناچێتە دەرەوە بەڵام جگە لەوە هەستەکەی کە نەخشەیەکی دیاری کراو کە دانرابێت چی ئەکرێ هەنگاو بە هەنگاو وەچی مەحزوراتە وەچی مەحزورات نییەوە چی ئەبێ خۆمان پارێزین لە چی خۆ نابێ خۆمان پارێزینە دەست پێشخەری زیاتر بکەین شتێکی لەو بابەتانە لە ئارایە نییە من وا هەستەکەم بەرحاڵ پێچێت ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستی ژۆک و باقی دنیا وەکووەڵێن بە عەرەبیاڵە کەوتۆتە سەردەستی عفریت لەسەر دەستی دێو بێ و کەس نەزانێت چی ڕۆیان لە داهاتوە منی پێم وایە ئێمە پیاڵین ئبهام یا لای ئێوە پێ غموزێکی زۆر دروستە ئەگەر غموزێکی زۆر لەم کێشەی بینی ئەلئان ترامپ و جمهوری ئیسلامی بەتایبەت لەسەر ئەم دانوستانە یا ئەم دیدارێک قرارە ڕۆژی شەممە لە عەمان بکرێ وجودی هەیە قسەی جۆرا و جۆر دێت و ئەچێ با من جارێ لە پێشە لە وەزی نەتەنیاهۆ تەماشا بکەم باس بکەم واقعیتەکەی وەختە ترامپ ئەلامی کرد کە دووشەمبە ئەگەر باگراوندەکەی تەماشا ڕۆژی دووشەمبە بوو دیدارەکان دووشەمبە نەتانیاهو دێ لێرە یەکتری ئەبینین واگەداریتان کابینەی ئیسرائیل خەبەری نەبوو ینی قسەکەریان بوو کەسێکیان بوو تا ئێستا تاریخی تعیین نەکراوە کە نخست وەزیر بچێ یعنی معلوم بوو ترامپ یەکلایەنە تەسمیمی گرت بوو کە دەبێت نەتانیاهو بچێ و دیارە شتێکی لەگەڵ باس بکە ئەو شتێک کە هیچ لەگەڵی باس بکە هەرەمە بوو کە بڵێ ئێمەوە لە ڕۆژی شەمبەوە دانوستانەکەین دیدارەکەین لەگەڵ جمهوری ئیسلامی ئەو جۆری ترامپ ئیدعاکە تا ئێستا شەروا ئیدعاکە ئەڵە دیداری ڕاستەوخۆیە تا ئێستاش جمهوری ئیسلامی ئیدعاکە ناڕاستەوخۆیە خودی فەرقی ئەمانە چییەوە بەحسێکی دیکە ئەو قسەی تۆ زۆر ڕاستە نەتانیاهو لە بەرابەر کردەوەیەکی ئەنجام دراوە قراری کرد و
بعض التحلیلگەرە گەڵن بەڕاستی نەتەنیاهوش وەکو زلێنسکی بەسەر هات بەڵام ئەوەی تەجروبە بوو ئەو وەکو زلێنسکی نەیکرد بە جەدەل لەوێنە نەیکرد بە بەحث بەڵام کۆتاژ نات نەتەنیاهوی فاشیست هەر سەعاتێ دوای ئەوە بۆ ئەگەدایتەن ئەوڵەن ئەوەی پێڵەن کۆنفرانسی مەتبوعاتی مشترەکەکان لەغۆکرا یعنی وا دیارە نەتەنیاهو هەر لەو دیوی بەیزی ئەو دیوی خڕە هەرچێکە لەو دیوە دانیشتن ئەگەر لەبیرتان بێ لەو ماوەدا هەر ئەساسەن ترامپ قسەی کرد نەتانیاهو هەر یەک جار ئێساری نەزەری کرد و ئەوژەمەی وتی بەڵێ ئەگەر دانوستانێک نەتیجەکەی ئەوە بێ جمهوری ئیسلامی وەکو جەریانی لیبی خەل ئیسلاح بکرێ ئەتۆمیەکەی نەمێنێ کە تەواو لە بین چوو وەزارەتی چکولی دەربڕی لە کۆنفرانسی مەتبوعاتەکە کۆنفرانسی مەتبوعاتی هاوبەشیان نەبوو کەسی سەعاتێ دوای ئەوە بۆ خۆی وتارێکیدا بۆ خۆی نەتانیاهو بە تەنیا وتارێکیدا بەوە جبرانی کردەوە کتی ئێمە لەگەڵ دانوستان مخالفت ناکەین دیارەوە زەختی بەڵامە بێ دانوستانێ بێ تەبدیل بێ بەوەی جمهوری ئیسلامی لە چەکی ئەتۆمی و موشەکەکانی هەر وەکو قەزافی وەکو لیبی دامەڵێ جاخۆ وەگەر ئەوە جمهوری ئیسلامی بەوە نادا جاخۆ بەگەر قرارە ئەوەی لێی بدەن بە لەحاظی نظامی هەموو شتێک ئەوەیە ئەوە بکەنیتر بۆمبێ ئەوەی تەسلیحاتی هەستەی و ئەتۆمیەکەی نەمێنێ موشەکانی نەمێنێ بەرحاڵات قبەدەوە بۆ ئەو وەختە قەزافی خۆی ناڵام 2003 بوو 2004 بوو ملیدا بەوە ئەو کارێک دەنەچە ئەوە وایە ئەوەی واقعەم سەرە ڕۆیانە بە ئیدارەی ترامپ بۆ بە شخصی ترامپ بۆ بینرێ ئەوە واقعیە زۆر کەسەڵێ پێشبینی ناکرێ دار و دەستەی نزیکی یاڵەن پێشبینی ناکرێ لە پڕ ئەو کارە ناکرێت ئێستا ئەوەی کە مەترەحە زۆر جار منت و هەر لەم بەرنامانە قسەمان کرد عقبەت لە چوارچێوەی ئەم ئاڵوگۆڕانەی لە 1 ساڵ و نیوە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووە جمهوری ئیسلامیش خراوەتە گۆشەیەک کە لە ژێر زەختی گەورەدایە عقبەت ئەو یەکێک نا ئەسەن سەرۆکی ئەسلی محوەری مقاومەتی ئیسلامی بوو ئەلانەوە حزب الله ئەوای بێ بەسەرهات حەماس ئەوای لێ بەسەرهات بەشار ئەسەد نەما ئەمان ئەیانەوێ ئاخرین گورزی خۆیان لە جمهوری ئیسلامی بۆشێن ئەوە نەگۆڕدراوە ترامپیش و نەتەنیاهو لەسەرەوە ساغن ئاخرین گورزی خۆیان بۆشێنن زۆر جا من تۆ باسمان کردووە من بەش بە حاڵی خۆمی تو کۆماری ئیسلامی لە بەرابەر دووڕێیانێکە یا ئەوەیە ئەچێتە پای دانوستان و من لەدا بە زۆرێک ئەگەر نەڵێم 100% بە زۆرێک لەو شەرتانەی کە ئەساسەن ئەلئان دەوڵەتی ترامپ و نەتانیاهو وە لەم نەپرسی دەوڵەتی ئیسرائیل لەم بابەتەوە شەرتەکانی خۆی دیاری ئەکا و خەریکە لە تەریقی دەوڵەتی ئەمریکاوی بن یان مل ئەدا بەوانە جمهوری ئیسلامی یانەوەیە گورزی نظامی لێوەشێنن جمهوری ئیسلامی وەزی خۆی هەڵسەنگاندووە ئەلان بەرگەی گورزی نظامی ناگرێت باوجودیەوەی خامنەی 3 هەفتە لەوە پێش هێشتا نەبووە بەمانی 3 هەفتە لەوە پێشوتی هیچ جۆرە دانوستان مذاکرەیەک لەگەڵ دەوڵەتی ترامپ نابێ بکرێ حتا 3 عبارەتی بەکاربران هەمووی لەسەری کەوتووە توی نەعاقلانەیە نەڵام نەمەسئولانەیە نە شەرافەتمەندانەیە ڕان هەموو کەس پیرە تۆ بێ شەرەفیتر عاقبەت یعنی ئەو هەر جۆرێن ناڕاستەوە خۆ ڕاستەوە خۆ دانوستانی کردەوە ئێستا لەژێر ئەو زەختانەی هەیە لانیکەم خودی خامن دوێنێکە پزیشکیان وتی ڕاحبەر ئیجازەی داوە بە دانوستانی ناڕاستەو خۆ ئیترەوە قسێک نەماوە کە خودی ڕاحبەر بەرخلافی قسەی 3 هەفتە لەوە پێشی خۆی ئەوەش کێشەکانی ئێرەی جمهوری ئیسلامیە لایەنە حاڵە ترامپیش لە بەرابەراڵە نەخیر ڕاستە و خۆیە ئەمە چۆن معلومەکرێ بێت دابنیش ڕاوەستین 2 ڕۆژی تر لە عەمان چی ڕوو ئەدا چونکی بۆ قسەکانی تون کردێتەوە ترامپ ڕاستە لەوانەیە بەشێک زەختی هەر خودی نەتانیاهو دەوڵەتی ئەمریکا و بە تایبەت ئەو بەشە لە کۆماری خوازانی تند بێ کە لە نێو کۆنگرەدا هەن وەکو لێزی گراهام وانە کە زۆر تەرەفداری لێدانی کۆماری ئیسلامی حتا وەزیر خارجەکەی تونترە بۆ لێدان لە جمهوری ئیسلامی وەزیر خارجەکەی تونترە لە ترامپ یعنی مارکۆ ڕۆبیۆ هەم ئەسەری ئەوەیە هەم عاقبەت جمهوری ئیسلامی عاقبەت قسەی جۆرا و جۆرەکە ئەوەی معلومە ئەلئان ڕاوتی ئەوەی دانوستان ببێ ڕاوتی ئەوەی لەگەڵ یەک مزاکرە بکرد ئەوە جارێ مەترەحە چەندە توولە کێشێ بابزانین یەکەم هەنگاوی ئەم ڕۆژی شەمبەیە چۆنی لە دەردێ ئەو وەختە ئینسان دەتوانێت کۆبەندێکی
لێ بکە من پێیان بێت لە هەر بارێکەوە بێنی جمهوری ئیسلامی مەجبورە بچێتە پای ئەم دانوستانە وە دیارە ترامپیش بۆ خۆی شخصی خۆی و بازێ ئەم نوێنەرە ئەسلەکەی ڕادکلیفە نادەم شتێکی وای نێوە ئەم ویتکۆف بڵێ ویتکۆف ئەو زۆرتر علاقەی بە دانوستان هەیە بەڵام دانوستانێکی قورسە بۆ جمهوری ئیسلامی ئەنی جمهوری ئیسلامی گەرە شتانە قبولکە هەر وەکو گورزە نظامیەکە وایە کەلیاندا بێ بەڵام ئێستا کوونێ گورزی نظامی نەوە شوێنرێ شەڕ نەبێ جمهوری ئیسلامی بەچۆکا بێ ئەوە باشترە لەوی دیکە بەحاڵ ڕاستە غموزی زۆری پێوەیە ناڕۆشنی زۆری پێوەیە و چی ئەقەومێ ئەبێ بزانین اتفاقاتەکانی بعدی چۆنە بێت من لە ڕۆژەکانی ئەم قەیرانە ئەم بڵێن ئەم بازارشکانە کە بازارشکە لەوانە نەوتیشکە ینی نەوت بە جۆرێک بڵێن زۆر شکاو هەرزان بوو لەو کاتانەیە هەشت دەوڵەتی ئۆپێک بڕیاریاندا بەرهەم بەرزکەنەوە کە بەڕاستی جێگای سەرنج بوو ینی بۆ خۆم پرسیار بوو مەسەرەن ئەم بەرزکردنەوەی بەرهەمێنانی نەوتە لەم کاتەیە بۆچی دواتر کە ئێستا ڕووداوەکانە بینی هەستەکەی مۆزوعی لێدان لە ئێران و ئەوانە سەرباری باسکردن لە دانوستان و ئەوانە جا دانوستانەکەش کاڵێن ناڕاستە و خۆیە یاخود ڕاستە و خۆیە لەواچی هاوڕە ڕەحمان هەردووچیان ڕاست بکەن وەک باسەکەن دیدارەکە لە عەمان ئەکرێ و ئەمیری عەمان نازانم چی کوڕی قابوسە لە بینی دوو ژورایەت و ئەچێ ینی هەم هەردووچیان لە یەک شوێنن و دانوستانەکە ڕاستە و خۆیە بەم معنایە کە ئەوە نییە بڵێن لە ڕێگەی وەسیتێکەوە بێ هەم لە هەمان کاتیشا لەسەر یەک مێزدانانیشن هەرێکیان لە ژوورێ دانیشن ئەم ئەمیرەی عومان لە بینی هەردووچیانە لە سەفا و مەروایە بێ چێ قسەی ئەمە بابوو ئەو قسەیەوە بابوو ئەوێ و بەم شێوازە دانوستانەکانەکرێ بەڵام ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە کە ئەم شتێکەوتم وە ئەو جۆرە مەترسیە کە لە دنیاە لەسەر ئەم مۆزوع باسەکرێەوە دووبارە تەسخیمکردنەوە و زەقکردنەوە و زیادکردن زیاد باسکردنی توانایەکانی ئێرانە بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی چونکە ئەوەی کە ئەوترێ لەسەر دروستکردنی بۆمبی ئەتۆمی لە ڕاز ناچێت ینی ئەوەی کە جمهوری ئیسلامی ئەتوانێت لە زەرفی 2 هەفتەیە بۆمبی ئەتۆمی دروست بکاتەوەوانە زۆر لە مبالغە ئامێزە چێ لەبەرەوەی جمهوری ئیسلامی ماوەیەکی دوور و درێژە لە گەمارۆیایە و ئەو تەکنەلۆژیایی کە پێویستە بۆ ئەوەی ئەگەر مەوادەکانیشت هەبێ بیانکەی بە بۆم بۆ ئەوانە کۆمەڵێک مەوادی سەرەتایی و بڵێن ئەوەلی پێویستە کەرەسەی خاوی پێویستە کە ئاوا لە بەردەسانیە ئەو تەکنەلۆژیایی کە ئەمە لەسەر ساروخێک ڕەبت کاتوەمانە ئەمە پێویستی بە تەکنەلۆژیایەکێک کە لە بەردەسی ئێرانانیە و ئەم تەسخیمکردنەوە ئەم زلکردنەوەی کە ئێران ئەها خەریکە دەستێگا بە چەکی ئەتۆمی زۆرتر لە ڕێخۆشکردن ئەچێ بۆ لێدان لە ئێران نەک بۆ ئەوەی کە لە ئێران نەدرێ بەڵام لە هەمان کاتە ترامپ قسێش و بابەتێکی وای باس کرد کە بەتەمایە جایزەی نۆبل وەرگێ گوایە لەبەرەوەی کە هاتوو بۆی کەوا ئاگری شەڕەکان کوژێنێتەوە نەک ئاگری شەڕیتر هەڵکە بۆیە ئەم جۆرە مانۆڕانەک و ئەم جۆرە نمایشانە ئەوەی لێ خوێنرێتەوە بەڵام سەرنجام بەڕاستی کەس ناتوانێت لەگەڵ ترامپە کەس ناتوانێت پێشبینی هیچ شتێ بکە ینی وەکو ڕەشەبا و جێژەڵوکە وایە نازانی لەکوێوە دیێ بۆ کوێ چێ و چۆن چۆنی و ئەوانە بەچێ ئاراستەیە کاشتەکانە بە چەندێک لەبێت لەبەرەوە فعلەن دنیا لە گومانێکی زۆر زۆر گەورەیە ئەژی لە جێژاوێک و جێژاوێکی گەورە لە پرسیاری بێوەڵامە ئەژی کە فعلەن بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە جۆرێک مەسەلە احتیمالەکەشەکەوێتە سەر ئەوە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ سەرباری ئەو ملهوڕی و زۆر بوویەکە نیشانێدا لە دنیاە بەڵام موقعەتی دێتە خوارەوە هەر ئەو قەیرانە نیشانیدا کە ئەمریکا ئەو هێزە زەبەلاحەنیە کە بتوانێت دنیا ناچار بکە بە هەموو شتێکە ئەوێ بە بەشێک دنیا ئەو ناچارەکە بە شتێک کە ئەو نایەوێ ئەمە بە بڕای من سوال دروستەکە لەسەرەوەی
هێزە ناوچەیەکانیش چۆن حساباتی خۆیانەکەن لە دۆخێکی ئاوایە جێگای سەرنجەکە سعودیە لە بری ئەوەی وەکو جاری پێش و زۆر پشتیوانی لێدانی ئەمریکا بێت و ئەوانە ئەوێ بەشێک بێ لەم سڵح و لەم بڵین نانوستانەی کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکی تر ئەنجامەدرێ نیشانێدا کە فعلەن ئەو متمانەیە کە هەیە بە ئەمریکا کەم بۆتەوە و دووبارە دڵنیاییش 100% لەوەیان نیە لە حاڵەتی لێدان لە ئێرانە و زەربەیە کە بەر ئێرانەکەوێ ئەم زەربەیە چەند ئەتوانێ ئای بە ژیانی جمهوری ئیسلامی بێنێ یاخود جمهوری ئیسلامی بە جۆرێک بخاتە سەر لێواری لە ناوچوون و ڕووخان و جێگرتنەوەی بەدەسەڵاتێکی تر ممکنە زۆرتر ببێتە هۆکاری تێکدانی تەواوی ئەمنیەتی تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست و دووچارکردنی ئێران بە سینناریۆیەکی ڕەشکە ئەوەی کە لە عێراقا ڕوویدا لە چاویە فلیمێکی خۆشە بێ کە بەڕاستی هەموو مەترسیەک لە ئێران چاوەڕوان نەکرێ بە جۆرێک هەر ئێستا دەست و پەیوەندەکانی وڵاتانی دەوروبەر و وردە فاشیستەکانی نەتەوە جۆر بە جۆرەکان خەریکی جم و جۆڵن و خەریکی خۆساز و ئامادەکردنن بۆ بەرەنگار بوونەوەی یەک هەموو ئەمانە من وازانم دۆخێک کە ئەمریکا لە ناوچەکەی خۆڵقانوێتەوەم هەڕەشانە فەزایشی ترس و دڵڕاوچەی دروست کردووە و سەرنجام ئەگەر بە شەڕیش کۆتایی نەیەت دانوستانێکە جمهوری ئیسلامی تەنانەت ملیشی تادا بنەوێنێ دووبارە فەزایەکی کۆنەپەرستانە زاڵەکە کە لە خودی خۆیان ناتوانێت زۆر بە قازانجی چینی کارگەر و زەحمەکێشی ئێران بێ ئەگەر چی لە شەڕ باشترە ئەگەر چی لە ماڵوێرانی و شەڕ و ماڵوێرانی و خوێن ڕشتن باشترە طبعاً وایە ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئالۆزە ئەوش ئەوەیە هەموو وڵاتانی دەوروبەری ببوورەوە زەنگ لێدەن بۆ ئێرە بە خەتێکم هەموو ئاڵوگۆڕەکانی خۆراوەتی ناوەڕاست فاقەن وڵاتانی دەوروبەری خودی جمهوری ئیسلامی لە عەرەبستانی سعودی و یەکێ لە ڕەقیبەکانیان ئەسڵەن شەڕیان پێ ناخۆشە چونکە قازانجیان نییە بەلحاظی اقتصادی بەلحاظی ترس لە ئاڵوگۆڕی گەورەتر لە جغرافیای منتەقەکە بەوجود دێ ئێران وڵاتێکی زۆر گەورەیە لە عینە حاڵە لە موقعێتێکی زۆر حەساسی ژیئۆپۆلیتیکایە دەنەچە ئەوان لەوە نیگەرانن اتفاقاً یەکێ لە دەلیلەکانی ئەوەی ترامپ زۆر مەیلی بە گورزی نظامی و یا شەڕنیە بەرعکسی نەتانیاهو بەرعکسی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل فشاری خودی ئیسرائیل عەرەبستانی سعودی و وڵاتەکانی کەندا و ئەو دەوروبەرانەیە بە قازانجیان نییە ئەوان لە فکریوان ڕێگای سازانێک پەیدا بکەن من پێیان بێ ئەڵان مادام جمهوری ئیسلامی مثلا 3 هەفتە لەوە پێش یا مانگە لەوە پێش وەختێک خامنەیی ئەوە هات باسی کردوتی دانوستان نە شەرافەتمەندانەیە نە ئاقلانەیە نابێت لەگەڵ زۆر کەس ئەوەی لە زیاتر ساغ بووە کە احتمالی شەڕ زۆرە چونکی وا دیارە دانوستان نابێت بەڵام ئەڵان زۆر فاکتۆر تەسیری داناوە ئەجملە ئەو فشارانەی کە لەسەر جمهوری ئیسلامیە ملی داوە مادام ملی داوە هەر لەم قەدەمی ئەوەڵا فەرزکەین ناڕاستە و خۆش بێ دێ لە قەدەمی دووەمەکەیا بێ بەڕاستە خۆش بەرحاڵ نەتیجە من پێیان بێ ئەڵان احتمالی دانوستانەکە زۆرترە و ئەوە لە شەڕ باشترە هەرە جۆرەی تۆش ئشارەتێکە کولی پرۆژەکە لە ڕوانگەی کۆمەڵانی خەڵکی ئێرانە و کرێکار و زەحمەتکێشە تەماشا کولی ئەم پرۆژەیە کولی ئەم پرۆژەی هەستەیەی کە جمهوری ئیسلامی ئەوەڵەن بوویەتی لەلایەکەوە ئەمریکا و غەرب بەدەستیانەوە گرتووە ماوەی 20 ساڵە و ئەم فەزاسازی شەڕ حەساری اقتصادی ئەمەیان لەسەر دروستکەوە هەمووی ڕۆژە ڕەشی بووە بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران هەرچی زووتر ئەوە بکرێتە کەنارەوە باشتر جا دەرنەتیجە من پێم وا بێ ئەڵان ڕەوتی دانوستان لانێکم لە 3-4 مانگی ئایندەیە زیاتر ئەبێ ببوورەوە ئەو هاوڕێیەمان تۆجە نییە من دەرگیری مساحبە هەلۆ تەسویرەکەم هەیە شەمەڵ بەڵێ هەموو تەسویرێکت
دەرنەتیجە من پێم وابێ ئەمڕەوتە هەیە بەڵام ئەوەی لەم کۆتایی بەرنامەکەشمانە ڕەنگە بەرەوە بڕۆین تماشای بکەین ئەویژەوەیە لانیکەم چینی کرێکاریەران کۆمەڵانی خەڵک ئێمە بەرەی ئازادی خواست تماشای ئەم ئەوزاع چۆنەکەین ئەوەی هیچ دانوستان لە شەڕ باشترە خۆەوە باشتر بەڵام ئەوەی خودی حەساری اقتصادی و ئەم هێنان و بەردەی بینی دەوڵەتی ترامپ و ئەوە هەر ئێستا خۆی مانع دروستەکە لە بەرابەر خەباتی حەقخوازانەی کرێکاران و کۆمەڵانی خەڵکە دەنەچە لەم بینیدا ئەرکی سەرشانی ڕابران و پێشڕەوانی کرێکاری ئازادی خواز پێشڕە و ئێمە هێزی چەپ و کۆمونیستە ئەو وەهمانەی دروستە بن وەلایەن بنێن ئەو حاڵەتی ئینتزاری بەوجود دێن نێڵین درێژە کێشێ ئەبێ جارێکی دیکە ڕووبکەینەوە کرێکار و کۆمەڵانی خەڵک عاقبە دەگەمانەوە لە دەست ئەم وەزیەتە و لە دەست ئەوەڵەن نەکبەتی جمهوری ئیسلامی نەجاتمان بێ لە دەست کێشەی بینی جمهوری ئیسلامی و ترامپ و دەوڵەتی ئەمریکا نەجاتمان بێ بڕاستی ئەمە وەکو کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئێران ڕێگایەکی دیکەمان غێرێزەوەی هێز کۆکەینەوە خۆمان ڕێکخین خۆمان سازمان بدەین و جمهوری ئیسلامی سەرنگونکەین ڕێگایەکی دیکەمان لە پێش نییە خۆی ئەمریکامان پێ سەرنگون ناکرێت وەزیفەی ئێمەش نییە لەو جوغرافیایە ژنین ئەوە ئەرکی ئەنتەرناسیۆنالیستیمان هەرچێکەیە بەرابەر بە شەڕفرۆشی ئەمریکا بەرابەر بە تەحریمی اقتصادی وەکو قسەمان وەکو کردەوەمان وەکو هەر بزوتنەوەیشی ئاعترازی لە ئاستی نێونەتەوەی یا بێ پشتیوانی لێ بکەین ئەوە قسەیتیانی ئەو کاراکەین بەڵام ئەرکی دەست بەجێ ئێمە لەم ئەوزاوە حواڵە ئەم بەژمەیتانەی لە نەتیجەی حاکمیەتی جمهوری ئیسلامی تووشی کۆمەڵانی خەڵک بووە ڕێگاکەوەیە سەرنگونی کێن هەرە و جۆرەی من و تۆ دو هەفتەلەوە پێش لە کۆنگرەی حزبی کۆمیست کارگەری حکومەتی بووین و هەر پێداگریمان لەسەر پلاتفۆرمی سەرنگونی شۆڕەجێرانە کردەوە نوێنەرانی زۆرە لە حزب و ئەحزاب و سازمانە چەپ و کۆمونیستەکانی ئێرانیش لێوە بوون شخصیات لێوە بوون ئەبێ ئەم بەرەیە بەقوت کرێت دەرنەچە ئەلان ڕۆژانە گەتۆ تەمەشاکەی ئەعسابات و ئەترازاتی کاریگەری هەیە خەباتی خوێندکاران هەیە خەباتی خانەنشینان و ئەمە هەیە ئەبێم خەبات و ئاعترازاتەمان بەهێزترکەین ڕێکخراوتریکەین سازمان دراوتریکەین بۆ ئەوەی نەکبەتی جمهوری ئیسلامی نەمێنێ ئەم ئاژاوە و کێشەی بینی بەهانەیەک نامێنێ بۆەوەی دەوڵەتی ئەمریکا بوێ ئەم کێشەیە و حساری اقتصادی و ئەم کێشەیە بە کۆمەڵانی خەڵک دابسەپێنێ بەرحاڵ هیوادارم بەبێ کێشە و شەڕ بەبێ درێژە کێشانی حساری اقتصادی و بەهاتنە مەیدانی کۆمەڵانی خەڵک واقعان ئەم مەینەتیەی کە لە نەتیجەی حکوومەتی ڕەشی جمهوری ئیسلامی بەوجود هاتووە کۆتایی پێبێت زۆر باشە دەستخۆش هاوڕێ ڕەحمان